بەشداری کورد لە هەڵبژاردنەکانی عێراق چۆن دەبینی؟ پێم باش نییە کورد لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بەشدار بێت، چونکە بەشدار نەبوونی کورد هۆکاری هەیە. تەمان هۆکارەکەش ئەوەیە کە ئەو هێز و دەسەڵاتێ نابێت لە حکومڕانی پێگەی عێراقدا تا بتوانێت ڕێژەکە بگۆڕێت و بۆ ئەم مەبەستەش کە ساڵەهای ساڵە کە عێراق کاری نەکردووە بە دەستور و بەندەکانی دەستور، بۆ ئەو مەبەستە کورد ئەقەلیەیە ناتوانێت بە ڕێیەکانی خۆی یاخود بە ئەو دەنگە کەمانەی خۆی بتوانیت کە ڕێڕەوی هەندێک لە بنەماکان بگۆڕێت. بۆیە کە بەشدار نەکردنی کورد یاخود بایکۆتکردنی کورد من پێم باشتر لەو ئانوساتەدا بۆ ئەوەی بتوانین ئێمە مقاتعی پەرلەمانی عێراق بکەین. من پێم باشە بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراق بکات وەکو کورد بۆ ئەوەی ساحەکەت سۆڵ نەبێت بۆ عەرەبەکان و هەروەها بێتەوە لەلایەک مافی کورد خوراوە. ئیشاڵڵا ئەو جاریان مافەکانمان ناخورێت لەلایەن بەرپرسەکانی خۆشمان ئیشاڵڵا بەشداری دەکەن سەرکەوتوو دەبن ئیشاڵڵا. وەکو گەنجێک من پێم باش نییە کە کورد بەشداری بکات لە هەڵبژاردنەکانی عێراق، چونکە ئێمە ئەوە چەند کابینەیە کە بەشداریەکەن لە هەڵبژاردنەکانی عێراق، یعنی عێراق هەرگیز ڕاستی لەگەڵمان نەکردو لە ڕووی دارایی و دەستوریشەوە هەر ڕاستی لەگەڵمانە نەکردووە. چەند جارێک ئێمە هەڵمانداوە گفتوگۆ کراوە، هەڵدراوە کێشەکان چارەسەر بکرێت. عێراق هەر چەند جارێک ئێمە چەند هەنگاوڕووینەتە پێشەوە و هەرگیز هەوڵی نەداوە کێشەکان چارەسەرکە لەگەڵمانە.